لە درێژەی داگیرکاری پێشەلکارەکانی دەوڵەتی تورک بۆ ناوچە کوردستانیەکان و چیاکانی هەرێمی کوردستان لە چوارمانگی ڕابردوودا تورکیا زیاتر لە 100 جار شەکی کیمیایی بەکارهێناوە بەپێی راپۆرتە هەواڵیەکان لە ناوچەی بەرواری باڵا خەڵکی مەدەنی بەرکەوتن تا ئێستا نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان پەردەپۆشی دەکەن. ئەمە لە دوو لایەنەوە جێگەی پرسیارە، هەم لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە کە چەکی کیمیاوی قەدەغەیە پێشێلکاریە بەرامبەر مافی مرۆڤ، جێی پرسیارە کە بۆچی نێودەوڵەتی هیچ نایەنە جواب. لە ڕووی ناوخۆییشەوە ئەمە هیچ کەمتر نییە لە کەیسی هەڵەبجە. پێویستە خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە بەرپرسیارەکان بە دوواداچوونی بۆ بکەن، بکەین بە کەیسێک بۆ ئەوەی دەوڵەتی تورکی پێ تۆمەربار بکرێت. بەڵام ئەوەی کە جێگەی داخە هیچ لایەنێک خۆی ناکا بە خاوەنی. جێگەی داخە ئەمە چەندین جارە تورکیا چەکی کیمیایی بەکارهێنێت، بەڵام پەردەپۆشەکرێت لەسەر پەردەپۆشەکەیش دڵنیام پەیوەندی بە جۆرێک لە سیاسەتی ملکەچانە وای کردووە کە ئێمە هەموو شتێک قبولکەین لە پێناو مانەوەیەکی سەرشۆڕانە لەم ناوچەیە. بۆیە جێگای داخە تا ئێستاکە حکوومەتی هەرێم یاخود هەموو دەوڵەتانی ژیان کە خۆیان بەوە ئەناسرێن کە دیموکراسی بۆم ناوچەیە هێنن، خۆیان بە خاوەنی بنەماکانی دیموکراسی و ئەو شتانە دانن، بەڵام تا ئێستاکە بێدەنگ لێ. هیوادارم کە خەڵکی یا خەڵکێکی کە لەم ناوچەیە کە خۆی بەوە ئەزانێت کە ئەو حەقەتە بینێ هەڵوێستی جددی هەبێت و بۆی ئەم شتانە دووبارە نەبێتەوە. پاساوی تورکیا پاساوێکە هیچ منطقی نییە. ئەمجار لەژێر هیچ پاساوێکشە ئێمە وتمان کە نابێت چەکی کیمیایی بەکاربێنی و دڵنیام مەسەلەی تورکیا پەیوەندی بە فراوانکردنی دەوڵەتی ڕەمزی خۆیەتی لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە هیچ پەیوەندی بەوە نییە کە چەند گروپێک لە مێژووە لە مێنانیش لە ئەرمینیایش خۆر لەوێ کوردی لێ پەکەکەی لێ نەبووە. دیارە سیاسەتی فاشیستی دەوڵەتی تورکی لەسەر جۆرێک لە سیاست خۆی بنیاد ناوە کە ئەبێت ئەو گروپانە ئەو نەتەوانەی کە لە دەرەوەی یاسا و ڕێساکانی دەوڵەتی تورکن، لە دەرەوەی با بڵێن ئارەزووی دەوڵەتی تورکن جێگایان نابێتەوە.